وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. دیسانەوە کۆمەڵێک ڕێپێوان و تەزاهورات لە ئێران دەستی پێکرد. لەم کۆرپۆریشنە یەهودیە ئانوسیە ئێرانیە دووبارە کۆمەڵێک ئێعترازات دەستی پێکرد. ئێمە گەرەکمانە بزانین ئایا جمهوریە ئیسلامی خەریکە بەرەو ڕۆخان ئەڕوا؟ ئایا جمهوریە ئیسلامی ئەو زەرفیەتەی تەواو بووگە کە کۆمەڵگا ئیدارە بکات و تووشی خسران بووگە و بەرەبرە خەڵک بەرەو ئینقلاب ئەڕوا لە بەرامبەرە جمهوریە ئیسلامیە؟ ئەمڕۆ بەرەبرە شارەکانە ئیزە و شارەکانی تریش پەیوەست بوون بە ئێعترازاتێک کە بەهۆی نەبوونە ئاو لە ئوستانە خوزستان دەستی پێکرد بوو. هەروە فیلمگەلێک هاتە دەرەوە لە مترۆی تاران کەسانێک شعارە مەرگ بەر خامنەی دەدەن. ئەمڕۆ لە ئیزە مەرگ بەر خامنەی بەرزەوە بوو. بەڵام جەمعیەتێکی بچووکیش شعارە ڕزا شاه ڕوحت شادیاندا لە ئیزە لە ناوە لڕەکان لە ناوە ئەو لڕانەی وە ڕزاشا باوکەکانی سەرکوب کرد بوو، دەمکوتیانی کرد بوو، تەختەقاپوویانی کرد بوو، یەکجێنشینیانی کرد بوو، ئاڵفجەڕەکان و زەویەکانی لەدەستیان دەرهاورد بوو. ئایا وەکو ساڵ 96 و 98 ئەمانە نیشانەی ڕۆخانە جمهوریە ئیسلامی؟ ڕەوەندە اتفاقاتە 98 بەدواوە دوای مەرگە هاشمیە ڕەفسەنجانی دەستپێکردنە ئێعترازاتە دەیمانگە 96 بە بەهانەی گرانبوونە بنزین، تەنینەوەی 110 شار، هەبوونە شعارگەلێکی ڕادیکاڵ تا بە ئەم دەقیقە خەڵک تاقی نەکرد بوو وەکو مەرگ بەر خامنەیی. هاوکات اتفاقە لە جۆرا و جۆر، سووتانە کەشتیە سانجی، لێدانە ناوچەی سپای پاسداران بە ئیشتیبا لەلایەن سپای پاسدارانەوە، لێدان لە هەواپێمای ئوکراینی، مەرگە قاسمە سوڵەیمانی و ئێستاش دوای مشەخصبوونە تەکلیفە انتخابات ماجرای خوزستان. بۆ تکرارم تەحلیلانە واجبە بۆ خاتری ئەوەی کە وەکو ساڵە 57تان لێنێت. ساڵ 1357 ڕژیمە شا لە ئەوجە ئیقتیدارە خۆیان بوو، بەڵام بە هەنێ ئێڤنتە خیابانی، بە هەنێ خۆ دەرخستنە خیابانی بە ناوە شەوە 7 و شەوە 40 و هەرزگاهێ لەم شار و هەرزگاهێ لەو شار وتیان ئینقلاب گریا. هیچ نیرویەک لە بەرامبەرە شا نەبوو کە بتوانێ بوێسێ، ساواک گشتی سەرکوب کرد بوو. هیچ جەریانێکی ئینقلابی نەبوو بتوانێت لە بەرامبەرە شا بوێسێ، ساواک گشتی سەرکوب کرد بوو. دەستگاه ڕۆحانیەت هیچ وەخت دەستگایەکی یەکدەست نەوگە، هیچ وەخت، تا ئەم شایعاتەی کە دەربارەی خۆمەینی و عونسورە دین لە جامعە ئەکرێ پەرەبسێنێت. ئەوانەی کە شیعە بوون لەم سەرزەمینە پەیڕەوە مراجعە تەقلیدێکی تر بوون. چه اتفاقێکە و ساڵە 57 خەڵک ناوین یا ئینقلابە 57؟ چه اتفاقێکەوت؟ هەمافەڕەکان تەسلیم بوون و فەردوست خۆی دا دەسە خومەینی و خومەینی تا 6 مانگیش دوای بەهمەنە 57 شعار دووگانەی مستەکبر و مستەزعەفی نەبوو و لە دوای 6 مانگ بوو بە خاوەنە مستەکبر و مستەزعەف. زلکردنەوەی ئیسلامە سیاسی شیعە بۆ دانە ئەم تەوەهمە کە لەو سەرزەمینە ئینقلابێ سوورەتی گرت. شاهد بوون لە ساڵ 1970 لەوە گەورەتر هاتە ناو خیابان و دەوڵەتە جمهوری ئیسلامی تەکانی نەخوارد، مردمیش هیچێکی نەکرد و بە هیچ کوێ نەگەی. دەئیستە لە شەرایەتێکا کە دەوڵەتە ئێرانی و جمهوری ئیسلامی هیچ مخالفەتێکی نییە، هیچ مخالفێکی جدی نییە لە بەرامبەرە خۆیە،
هیچ ڕەهبەریەتێکی ئینقلابی سوولەتی نەگرتگە مردمە کاول بووگن بە نۆرمگەلە تلویزیۆنهایە کە تکرارە شعارگەلە دموکراسی و حقوق بەشەریان بۆ ئەکا و لە تەوەهومە خۆیانە فکرەکەن چون خۆیان حەزەکەن بە دموکراسی اتفاق کەوتگە مردمێک کە فکرەکە وەی شومەیە تاڵەبان وەی شومەیەکی فرە سەنگینە بەسەر شانیانە و ئەنەهوو خۆیان وانە پاریسا زندگی ئەکەن ئایا خەریکە ئینقلابی سوولەتەگرێ لەم سەرزەمینە ئایا ئەمە ئاغاز ڕۆخانە جمهوری ئیسلامیە جمهوری ئیسلامی کڵاپسی کردگە نیروگاکانە هەستەیی ئەکەوێتە بەرهێرشە ئیسرائیل تەقاندگێسیوە فەلاحیان ئەگەڕێتەوە ئێژێ ئیسرائیل تا بەیت ڕەهبەریش نفوزی کردگە سەرانە گەورەیە نظام لە گیانە خۆیان بترسن هەر لەحزە ئیمکانی هەست تێرۆریان کەن ئەمە واقعیە چەندێکی واقعیە هاوکات لەگەڵ ئەمە ئێوە شاهدن چهرەگەلە مختلفە و سەرشەناسە حاکمیەتە جمهوریە ئیسلامی دەنگیان بەرزەوە بوو بەسۆ بەرامبەر بە سیستەمە جمهوریە ئیسلامی بە بەشە مدیریەتی بە بەشە ئەمنیەتی بە بەشە نیروگەلە مسلح و بە تایبەتی سپاه پاسداران ئایا ئینقلابێ واوەڕێوە ئێوە سەرکەوتگن ئێوەی مردم بە تەحملە فەقر و فەحشا و فەساد و تاڵانکردن ئەم سەرزەمینە جمهوری ئیسلامیتان بە چۆک هاورد ئێمەمانان چیمان کردگە بەرامبەر بە جمهوری ئیسلامی شێ بڕۆخێ با بەڕەسیکەین با بەڕەسیە مۆدەلێکەین وا فرە شایع لەسەر دەمە ئەمانەی کە گەرەکیان نەبێژن ئینقلابی سوورەتەگرێ لە دوو مەفهومە بەرەندازی و فروپاشی استفادەکەن ئایا ئەو اتفاقی لە ئیتحاد جەماهیرە شەورویە کەوت لە ئێرانیش ئەکەوێ اتحاد جەماهیرە شەوروی 1982 دوای مەرگە برژنێف کە دەهەها حکوومەتی کرد دوو ڕەهبەری تری بەخۆی وەدی کە یەکێکیان 10 مانگ و یەکێکیان 14 مانگ ژیا و دوای ئەوە میخایل گۆرباچۆف هاتە سەرکار میخایل گۆرباچۆف ڕێفۆرمیست بوو و گەلێکی بۆ ڕێفۆرم کات لە ناوە سیستەمە اتحاد جەماهیرە شەورویە ساڵە 1991 بارەگای میخایل گۆرباچۆف محاسرەیە تانکەکانە ئەرتشە سوورە ڕووسیە شەوروی کردیان بۆریس ئێلسین هاتە دەرەوە بە عنوانە ڕئیسە اتحاد ڕئیسە ڕووسیە و ڕئیس جمهورە ڕووسیە جاهران بەری گرت بەم کودتای نظامیە دوای 3 ڕۆژ میخایل گۆرباچۆف گەڕیاوە ناوە دەسەڵات بۆریس ئێلسین خەڵکی کێشاندە ناوە خیابان ئایا لە ڕووسیا ئینقلاب بوو کڵاپس کریا دموکراسی هات وەختێک حاکمیەتێک قەرارە خۆی بگۆڕێت 3 ڕێگەی هەست ئەو کەسانەی کە وانە ناوەم حاکمیەتە 3 ڕێگەیان هەست ڕێگەی ئەوەڵیان ئەوەسە بەجێ بێڵن و بڕۆن خۆیان دەرچن ڕێگەی دووەمی ئەوەسە خۆیان دەنگ بەرز بکەن و بەرعەلەیە حاکمیەت خۆیان دادە ئێعتراز هەڵسێنن ڕێگەی سێوەمی ئەوەسە خۆیان قۆڵ هەڵماڵن و دروستیکەن دەوڵەتە ئێرانی هیچ وەخت ئەوەنە قودرەتی نەبوو کە ئێمڕۆ هەسی مردمە ئێرانیش هیچ وەخت ئەوەنە کە زۆڵ و فەقیر و دەستەمۆ و لێ دریاگ نەوگن کە ئێمڕۆ هەن تا ئەم میزانە لە یەکترازان و لە یەک دوور کەوتنەوە و تا ئەم میزانە حەسەد و بخڵ و بێئیعتمادی لە ناو ئەم کۆمەڵگان نەوگە جامعە دچارە فروپاشیدگی ئەخلاقی و ئینسانی بووگە
وحاکمیت وا لە ئەوجە اقتدار خۆیان بە بەرنامەگەلێکە بردگێسیە بەرەوە. بەڵام حاکمیەتە جمهوریە ئیسلامی تەکە اختلافگە لە دەرونی خۆیان تەرەفە بازیە قدرەت. سوالە گەورە ئەمەسە بۆ لە اتحاد جەماهیرە شەوروی انتقال قدرەت خوێنین نەبوو. ئەمە سوالێکی مهمە. ئایا انتقال قدرەتە لە ناو جمهوریە ئیسلامیە خوێنینە یا خوێنین نابێ؟ بۆ جمهوریە ئیسلامی نەمایشە ئاعترازات ئەدا هەستەگە لە ئاعترازەتەکان دروزەکە و بۆ معنانیە کە خوزستان کاول لەوگە، ئەو بۆ معنانیە کە خەڵک بێ ئاو نییە تینون نییە، ئەو بۆ معنانیە کە خەڵک مەڕ و ماڵاتی نەمردگە. با خەڵک مردگە و متفاقێ بۆ کەوتکە خەڵک کاولە. بەڵام خەڵک نەتەوانی هەز لە دەوڵەتە ئێران عبورکە، نە ئەتوانێ بیری لێ بکاتەوە کە لە دەوڵەتە ئێران عبورکە. خەڵک ترسەکانی نەهادی نەبووگە لە دەرونیە. خەڵک ڕەهبەریەتە ئینقلابی بۆ خۆی هەڵ نەبژاردگە. خەڵک مەسیرە ئینقلابی تەی نەکردگە. مردم کەوتکەسە بەر شەپۆلی تەلەڤیزیۆنگە لە جۆرا و جۆر، چهرەگە لە بەرساختەی جۆرا و جۆرە حاکمیەتی خەڵک گێژ کریاگە و خەڵک ناتوانێت تەشخیص باچە اتفاقی کەوتگە. هەبوونە شوعارە مەرگ بەر عەلیە خامنەئی شتێ تازەیەک نییە. عەلیە خامنەئی لە قودرەت ئێشێ بچێتە کنارەوە و بیدا بە جانشینەکەی خۆی. هەروەکو ئەبینن وەکو ساڵە 96 شعارە مەرگ ڕەزا شاه ڕوحەتشادە 15-20 نەفەر بەسیجی و سپاییە ناو مردم. ئەڵتەرناتیڤ مشەخەز ناکە، نایژێ بڕۆخی خامنەئی بژیت کێ. ئەی بۆ ناژن بژی حەمە ڕەزای پەهلەوی نەوەی ڕەزاشە تا ئێمە بێژین ئەمە ئیدێ سەڵتەنەت تەڵەبن، ئەڵتەرناتیڤیان دۆزی گەسە و لە بەرامبەرە عەلیە خامنەییە. بۆ نایژنی بۆ ئاپشنەکە واستێڵن. باسە کێکری باسە دانەیە گەردەنکەش مقتەدر وابێت ئەم فەزای ئاشووە پڕکاتۆ. جمهوری ئیسلامی کڵەپسی کردگە، مدیرانە عالیە خۆی وەکو ئەحمەدی نژاد و وەکو خاتەمی و وەکو کەسانێکی تر دەنگیان هەڵبڕیگە، وەکو ئەمسالە تاجزادە دەنگیان هەڵبڕیگە. بۆ دەنگیان هەڵبڕیگە؟ من لە سەرەتاوتم تۆ سێ ڕێگەت هەست کە لە ناو حاکمیەتاوی، یا بەجێ بێڵی بڕۆی، یا خۆت دەنگ بەرزکەیتۆ، یا قۆڵی بۆ هەڵماڵی و بیگۆڕی. ئەی ئەگەر تەرکیبێ لەم سێدا نەبوو چی؟ یا گشتی کارە حاکمیەت بوو؟ بەڵام تەکلیفە کورسی قودرەت ئەوێت و چی؟ کێ تەوافقی لەسەر کورسی قودرەت کردگە؟ کێ ئەتوانێ ئەو گارانتیە بدات ئەو کەسێک کە لەسەر جێگەی عەلیە خامنەئیدا ئەنیشێت لێو دوا کە قودرەتی گرت و پێگەی خۆی دروست کرد؟ ئەو پەیمانەی کە بەستیەسی لەگەڵ ئەوانی ترا. ئەی با بڕێوە. ئەو پرسیارەی کە کردم بۆ لە ئیتحادە جەماهیرە شەورویە، گوزارە لە ئیتحادە جەماهیرە شەوروی بەرەو حکوومەتی مافیاکانە کاگێبێ بێخوێن ڕێژی بوو. بۆ دەلیلەکەی ئەوەسە تەواوە ئەوانەی کە لە ناو قودرەتە ئیتحادە جەماهیرە شەورویە بوون جێگەیەکی تریان بۆ خۆیان ئەدیوە بڕۆن حکوومەتی تیا بکەن. بۆریس یەلسین بوو بە ڕئیس جمهورە فەدراڵە رووسیا. فقط میخائیل گۆرباچۆف حەزب بوو. ئەدوارد شواردناتسە وەزیر ئومورە خارجەی ئیتحادە جەماهیرە شەوروی بوو بە ڕئیسە گورجستان. تەمامە ڕئیس حیزبیەکانە حیزبە کۆمۆنیست لە ئەقمارە ئیتحادە جەماهیرە شەورویە بوون بە ڕئیس جمهورە وڵاتەکانە خۆیان. تەمامە مۆهرەگەلە بچووکە ئەمنیەتی و نظامی کەوتنە گیانە مەنابعە
سروەتە ڕووسیا و کشوەرەکانە خۆیان وە تاڵانیان کرد. تۆ چێهرەگەرە لەسەرەوە ئەدی، بەڵام دار و دەسەی چێهرەگەل لە ژێر و خەریک بوون وڵاتیان ڕائەماڵی. کێ سەری بێکڵاومە؟ خەڵکی. کێ برسی کەوت؟ خەڵکی. چه اتفاقێکە و لە شەوڕەوی خەڵک بەدەست زوڵم و جۆرە و نجاتی بوو. خەڵک لە برسێتی دەرهات، خەڵک لە فەقر دەرهات. ئەگەر ئەوسا حزب کۆمونیست حاکم بوو بەسەر ئەم جامعە، فەقرێکی بڵاو کردبووە بەرابەر لە ناوە ئەم مردمە، ئێستا عدەیەک چەپەڵە ئەمنیەتیە مافیایی بۆ ڕاماڵینە سروەتە ڕووسیا و ئەتحادە جەماهیرە شەوروی کەوتونە گیان ئەم مەملەکەتە، و ئەم مەملەکەتە ناگەهان بووە ساحێوە سەدها میلیاردەر، و مردمە ڕووسیا ڕۆژ لە دوای ڕۆژ فەقیرتر بوو. وای لێ هات کە نیشکەکانە ڕووس گشتی کەوتنە لەشفرۆشی. ئاوارە بوون بە تەمام ئەم کشوەرانە دنیا، وڵاتەکانی عەرەبی، تورکیە کەوتنە لەشفرۆشی، لە ڕۆمانی و پۆلەنی و ئوکراینی و ڕووس پڕ بوو. کوڕەکانیشیان کەوتنە ناوە بانگە لە مافیا، بانگە لە گەنگ. نون بە نۆکەران ئەربابانە جەدیدە تەقسیم کریاگە ماڵی. لە جمهوری ئیسلامی ئەم پۆستانە چۆن تەقسیمەکری؟ چی ئەدەن بە ئەحمەدی نژاد؟ چی ئەدەن بە لاریجانی؟ بە براکانە لاریجانی کوێیان پێ ئەدەن؟ فەرمانداریە ئیاڵەتە سمنان، ئیاڵەتە کرمان، فەرمانداریە ئیاڵەتە ئەسفەهان. دەوڵەتە ئێرانی ئێشێ خۆی بگۆڕێت و نازانێت چۆنی بگۆڕێ. گرفتار بوو گەسەری لێ شێویاگە. ئێشێ نەمایشێک لە کڵەپس بوون و ئینقلابە مەردەمی بدات. هەمان سەناریۆ کە ساڵە 57 تکراری کرد و بە جۆرێکی تر بیگۆڕێنێت تا بیوا بەرەو ڕێفرەندۆم بە احتماڵە فرە. خەڵکی کوردەوار، دەوڵەتە ئێرانی تووشە مشکلێکی گەورە بووگە، نەک ئەوەی پولی نەماگە، نەک ئەوەی سەربازی نییە، نەک ئەوەی ڕەهبەریەتێکی ئینقلابی ئمڕۆ مردمێکی هاوردگەسە مەیدانۆ، نەک لەبەر ئەوەی مردمێک ئەزانێت چی بکا بە دەوڵەتە ئێرانی وە گوزاری کردگە لە دەوڵەتە ئێرانی. نا، دەوڵەتە ئێرانی تووشە کێشە بووگە لە ناوە خۆیان، کێشەی ئەووەڵ. نیروگە لە حکوومەتی باوەڕیان نەماگە بە ئیدئۆلۆژی جمهوری ئیسلامی، هەچ کامیان. حتا ئەو توولە بەسیژیە توخمە بەسیجیانەی کە ئیمڕۆ گەنە ڕیشیان دەرهاورگە بووگنۆ بەسیجی مشتێ فاسدن. کوچکترین سەوادیان دەرمۆردە تەشەیع و ئیمامەکان و خوا و پێغەمبەرەکەی خۆیشیان نییە. فەرقەکەن تەکە ئەوانەی داهەی شەسا، تەکە ئەمنیەتیەکانت داهەی شەسا، تەکە بێسەوادەکانت داهەی شەسا کە ئاعتقادیان بوو. ئەمانەی جەدید نە ئاعتقادیان هەست، نە سەوادیشیان هەست بەرامبەر بە ئیدئۆلۆژیەکەیان. ئیدئۆلۆژیەکیان سەپانگە بە منە جامعەیەکە قودرەتیان پێگرتگە خۆشیان باوەڕیان پێ نییە. ئەمە ئەووەڵین کڵاپسێکە کە کردیانە لەگرا. و نازانن چۆن لە دەستی خلاص بوون. لەولاوە گیریان کردگە بەدەستی نیروگەلێک کە تەحتە ناوە ئینقلابی بۆ خۆیان گیریاندا بوو. لەوانە ئەترسن. منزورم تەبەقاتە مەحرومە، منزورم ئەوانە سەوا حیزبوڵڵا بازیان باوەڕ کرد بوو کە عدەیەکی کەمن، و لە کنارە ئەمە فرەیەکی تر کە بۆ چاپلوسی و درۆزنی و بۆ دزیکردن قیافەیە ئیسلامیان لە خۆیان داگە. حزور ئەمانە لە شەبەکەلای ئیجتیماعیە ئەوێنیت، تو لە بەسیجی و تو لە ئایەتوڵڵا و کەوتکنە خەیچە و خنجەکردن تەکەژنە سەر ڕووت و دەز ڕووتا و قسەکردن و
با بە گفتوگۆ بکەینەوە با بە یەک و قسە بکەین و بێنە بەرەوە ئەم ئێرانە دروستکەین و گەشتی درۆوەکە گەشتی گەرەکێ بیخونجنێ جمهوری ئیسلامی بووگەسە ملیان نازانن چۆن ئیسلامیەکەی پاکەوکەنەوە ڕیختێکی تردا بنێن عەلی خامنەئی ئەمرێ وەکو سەگ ئەکەونە گیانی یەکتری اتحاد جەماهیر سۆسیالیستی نییە ئەگرا تۆ تەقسیمیکەی بە تورکمەنستان و بە ئەرمەنستان و بە تاجیکستان و بە قرقیزستان و بە قەزاقستان و بە ڕۆمانی و بە لیتڤانی و ناتوانی سەرزەمینێکی کاولکریاگە بەدەستیانەوە وا جەمعیەتێکی متداخڵی متخاسمیان دروست کردگە بە ئومیدی ئەوەی کە ئەگەر لیان بترازێ ببێ بە شەڕی مردم لەگەڵ مردمە بەو ئومیدە و کاریانە کردگە گروپگە لە سەلەفی و حزبگە لە بەرساختەی کوردی و حزبگە لە بەلوچی و تورکیان دروست کردگە تا لە ئەگەرە ئەوەی کە خەریکە لە دەستیان ئەترازی خەڵک خەنە گیانە خەڵکیوە و خەڵکێکی بەرپەنگ خواردگ خەڵکێک وەکو خەڵکەکەی رووسیا و دوای ماجەرای دەسەمبریستەکان کە هیچ فەزایەکی عمومیان بۆ نەبابووە بۆ عەرزەکردنە خۆیان و چوونە ناوە وادیە ئەلکۆل و نەشئەگی ئەم خەڵکە جوای لێ هاتکە بەڵام بەو معنە نییە ئەگەر ئەم خەڵکە لە پڕێکە دی شێویە نەی شێوێنێ و نەیەتە دەرەوە ئامادەیش نەوێ بمرێت وانە فقط ئەگەر گەینە ئەو مەقتەعە مەوێسن قدرەتە خۆتان مەدەن بە کەس خۆتان مسلحکەن قەرار نییە بڕۆنە ژێرە پەیکەرە کەس مەتنە ئینقلابیتان گەرەکە ئاخێزە کوردەوارە سەر بە خۆدا گێپێتان خۆتانی لە ژێر تعریفکەنەوە ڕەهبەریەتە ئینقلابی خۆتان بگرنە ئەستۆ دەوڵەتە ئێرانی گەرەک کێسی بیکا بە ئینقلابە کارتۆنی قسە بخاتە دەمتان گەرە کێسیبتان کێشێتە ناوە خیابان لێتان بکوژێ چوون سەرتان نییە و ئیدەی ئینقلابیتان نییە تا وەسەد تا ئاخر ناڕۆن ئەتان کێشێتە خیابان 2,000 نەفەرتان لێ ئەکوژێت لێو دوا ئەکەوێتە چانەزەنی و بەهانەی ڕفراندۆم یا مەڕۆنە خیابان یا ئەگەر ڕووینە خیابان مەئمورینە دەوڵەتە ئێرانی تیکە تیکەکەن موسساتە دەوڵەتە ئێرانی نابودکەن بازیتان ئەدەن گەرەکیانە ئینقلابە ساختەتان بۆ دروستکەن ئینقلابەکە واقعیە و بکەنەوە مێڵن کەس ئەربابتان وێ مێڵن توو لە ئەمنیەتیەکانت دوێ کە دەربێن و ڕیش بتاشن و بکەونە پاڵەشانتان و سروەتە ئەم سەرزەمینە دیسانەوە غارەتکەن مێڵن وەکو خەڵکە ڕووسیەتان لێبێت ئەمانە ناتوانن ئەم پرۆژە بووەنە بەرەوە شەرایەتە ئێران شەرایەتە ڕووسیە نییە ئەوەی دانیشێتە جێ عەلی خامنەئی ئێشێ ئەدێ فرەیەک لە بین بووە و هەر ئەوانەی خۆیانەکەونە گیانی یەکتری بۆیە نەمایشە ئینقلابیان گەرەکە دار و دەسەی بەیتە ڕەهبەری و سپای پاسداران نەمایشە ئینقلابیان گەرەکە بۆ خاتری ئەوەی مابەقیە بترسێنن مەلاکانی تر بترسێنن کاربەدەستانی سابق بترسێنن ڕاندخۆرەکان بترسێنن بێژن ئەها ئەگەر تەن نەدەن بە ئێمە و ئەگەر ئەوانەتان کە گەرەکمانە حەزبیان کەین حەزب نەون خەڵک بەرەدەینە گیانتان قیر و سیا باگشتمان تێچین کە ئەمان لە مۆقعیەتە کڵاپسیان کردگە ئێوەی مەردم ئێشێ لە مەوقعیەتە مەردمیە خۆتانە بوێسن ناوێ اختیارە خۆتان بەنە دەسە هیچ کەسێک ناوێ ئەسڵحەی دەسە خۆت بیتە دەسە کەسێک لە 5 ساڵی پێشۆ ئێمە خەریکین مەتنە ئینقلابی بۆ ئێوە دروست ئەەکەین تا ئێوە بتوانن خۆتان لە ژێر مەتنێکی ئینقلابیە تعریفکەنەوە ئێوە بۆ بەڕێوە بردنە ئینقلابتان احتیاجتان بە تئۆری ئینقلابی بوو هەس مەوجودە دەستی پێ ئەو بگرن ڕەهبەران لەناو خۆتانە پەیا ئەوێت فقط هەواستان بوێت ئەمە کارە خودە دەوڵەتە ئێرانە بازیە دەوڵەتە ئێران نەخۆن دەوڵەتە ئێران حتا سەرە چوارڕا ئەتانوات کوشتەتان لێ ئەگرێ ئەتان گەڕێنێتەوە یا مەڕۆن یا مردانە و ژنانە بڕۆنە وەسەد ئاگری بدەن ئەم حکوومەتە
خۆی کارمەندانی مؤسساتی قانونی بوروکراسی هەرچیەکی هەست نابودی بکەن ئەوەی پێگەی ئیقتیداری بووگە نابودیکەن. دام و دەستگای دادگستەری زندانەکانی ئەشە بە تەورە مطلق بانکەکانی گشتی نابود بکرێت. ئەمە ئینقلاب نییە. دەوڵەتە ئێرانی گەرەکێسی خۆی بگۆڕێت، گەرەکێ لە ئێوە ئستفادەکە تا ئەوانەی ناوخۆی دەمکوت بکە، تا بتوانێ عبوری لێ بکە. ئەم کڵاوە نەڕواتە سەردان، وەکو ساڵی 57 هەڵ نەخەنەوە لێ دوا قەبگەنە ئەژنۆی خۆتان بێژن ئەمە ئینقلاب نەبوو، ئەکەونە داوە مشتێ مافیای ترها لەمە برسیترتان ئەکەن. دەواازەی مەملەکەتەکانتان بۆ ئەکەنەوە لەبەرەوەی توریستە کڕینە سەکس بڕژێتە ناوە خیابانەکانتان، پیاکتان ژنتان کەرامەتی نامێنێها. لە سەرزەمینێکا کە دەرامەدی وا لەسەر نەفتە، بە ئازادی گەیشتن ئیمکانی نییە مەگەر ئەوەی کە ئاحادە مەردم بێتە مەیدان و ئەوەی ئیدعا ئەکا گەلێکی کۆنتڕۆڵە چانەفتەکان کە دەمی داکوتێت، وەگەرنە ئیمکانی نییە چای نەفت لە دەسە عیدەیەکاوێت و تۆ بتوانی ئازاد بیت. ئیمکانی نییە. ڕووسیە ژوا بوو 140 لە دەرامەدە ڕووسیە چانەفتەکانی بوو، هەرکە لەولاوە هات تەپیەدامە لەسەر ئەم چانەفتانە پوڵدار بێت. ئێستەیش واسە، ئێستەیشی لەگەڵا بێواسە. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بە ئێوە ئێژێت دەوڵەتە ئێرانی خەریکە نەمایش کڵاپسبوون ئەدات، خۆی خەریکە تەبلیغ بۆ فێدرالیزم ئەکات تەکە حیزبەکانە. پێکاکا کۆمەڵە دموکرات سەلەفی کۆنە ئیتلاعاتی، کۆنە مەجلیسی و کۆنە ئیسلاح تەڵەب شەریکن لەم ماجەرا. تەواوە ئەو بێشەرەفانە یەکیان ناوێ قاچ بخەنە ناوە ئەو سەرزەمینە. هەواستان بوێت سلێمانی و هەولێر بکەنە ئاوێنەی عیبرەتە خۆتان، ساڵە 57 بکەنە ئاوێنەی عیبرەتە خۆتان. قودرەت و ئازادی و حقوقە ئینسانیەکانتان تەفویز مەکەن بۆ کەس، مەیدەن بە کەس، بیگنە دەست خۆتان. دەوڵەتە ئێران دووبارە سرعەتە ئاهەنگی گرتگە کە نەمایشەکە دەست پێ بکاتەوە. ئێوە لەمە و دوا ئەوێنن عیدەیەک دەنگ بەرزەکەنەوە، ئەمساڵە وەکە ئەحمەدی نژاد و ئەمساڵە وەکە تاجزادە و ئەمساڵە وەکە کۆنە ئەمنیەتی و کۆنە کاروەدەس و ئۆلیگارشە حاکمیەت. عیدەیەکیان دەنگ بەرزەکەنەوە، عیدەیەکیان قۆڵ هەڵەماڵن، خۆیان دروسیکەن، ئیسلامیەکەی پاکۆکەن، تەمام ئەم فاسد و ڕەنگخارانە لەسەر جێگە بمێنێنەوە. وەلێ کۆرپۆریشنە ئێرانی وەکو ڕووسیە نییەها ناتوانێت تەئمینە مەقاماتە گشتە ئەمانە بکات. بۆیە ئێشێ عیدەیەکیان حەزف بکرێن، ئەوەسە فەلاحیان تێ تەهدیدیان ئەکا ئێژێ ئیسرائیل ئیمکانی هەست هەر لەحزە تێرۆرتان کات. خەڵکی کوردەوار، دەوڵەتە ئێرانی لەوە کارتۆنیترەکە ئێوە فکرەکەن. دەوڵەتە ئێرانی یەکسری نۆرمە لە زەهنە ئێوە چەسپیاگە. مەیەڵن دەوڵەتە ئێرانی بە تەلەڤیزیۆنەکانی بە سلبریتیەکانی بتان خەسێنێت. ئازادیە تاران وا لە مەچەکە ئێوە ئەتوانن تاران ئازادکەن، ئێوە ئەتوانن ساحبان قودرەتە خۆتان ون. ئەمانە گەرەکیانە ئەم مەسیرە کە فرەیش لێ ئەترسن بە سەڵامەت تێیکەن،
با بزانن حیزب دموکرات کۆمەڵە پەکەکە ئیسلامیەکان حیزب دەعوە گەشتیان وان تەکیانە مەئموریەتیان پێدریاگە بە قسەی کەس نەخەڵەتێن ڕەهبەرایەتی ئینقلابی لە ناو دڵە خۆتانە تێتە دەر ڕەهبەران تێتە دەر لە ناو دڵە خۆتانە ئەم شعارانە گشتی هدایەت شودەست سپای پاسدارانی وا لە پشتا یا مەیەنە دەر یا ئەگەر هاتنە دەر حتا نابودی دەوڵەتە ئێرانی ناوێ سڵکەن یا مەیەنە دەر یا هاتنە دەر خوێنە مەئمورانە دەوڵەتە ئێرانی مباحە ئێشت دانەوە دانیان بتۆپێنن مێڵن استفادەتان لێ بکەن مێڵن وەکو ساڵەنەوە 28 ڕۆڵەکانتان بکوژن دەستان و هیچکوێ بەن نەوێ تا کەی ئەترسن یا مەڕۆن یا ئەگە ئەڕۆن مەردانە بڕۆن یا مەڕۆن یا وا بڕۆن تا نەیڕۆخێنن دانانیشن پس من پێتانێژم ئەمەی وا لە ئەهواز اتفاق ئەکەوێ کار خود حاکمیەتە ئەی خاتەڕێ ئەم نەمایشەی وا ئەیوێنی تورکەکان قەرارە لە حمایەتیان و تەزاهوراتکەن با بزانی نەمایشەکەی ئەوڵە ئینقلاب و 57 شەوە 40 و شەوە 7 و دابێنە خیابان و خوا هەڵی ناگرێ و شادچوو بەختیارمان دانیا و ئەوە ئینقلابەکەین هەواستان بوێت ئەو کڵاوە گەورە ئەو وەختە چووە سەرتان ئەم دەحفە نەچێتە سەرتان ئەم دەحفە دەوڵەتە ئێرانی لەم پێچە گوزارکە بە کاولی مطلقەتان کێشێنێت دەمە قۆپان لە پێتان بۆ تێرێ وەکو حیزب دموکرات و وەکو کۆمەڵە ئەوان بتاندەنە بەرە گولە وەکو پارتی و یەکێتی وەکو پارتی و یەکێتی وا خەڵکە سلێمانی و هەولێریان ڕەزیل کرد وەما یارانە خێزە کوردەوارە سەربەخۆ ئێوە ئێشێ ئامادەون ئاگاهون کە دەوڵەتە ئێرانی گەرەکیسی بە کەمتەرین حەزینە لەم پێچە تێپەڕێت بۆ یەک گشتی بەسیج کردگە لە پشتیاوێت لە مافژن و لە فدراڵی و لە زوان باز و لە حیزب و لە سەلتەنەت تەڵەب و لە کارگەردانە سینەما و لە سلیبریتی ڕسانەئی و لە فەعالینە مەدەنی و محیتە زیستی گشتی لە خۆی هاڵاندەگە گشتی وا لە ناوە پرۆژەکە گشتی خەریکە ئێوە ئەخەڵەتێنێ دەوڵەتە ئێرانی لە کڵاب هاوسا بە تەمامە قودرەت و ئۆپۆزیسیۆن و سلیبریتیەکانی وە جەمعیەتی ناگاتە 40,000 نەفەر هیچ نییە دەوڵەتە ئێرانی ئەوانەی شیوانە دەوروبەریان لە خۆی فاستترن گشتی دز و درۆزنن هیچ کەس باوەڕی نەماگە بە ئیدۆلۆژیەکەی وابوویان وا بەر ئەساسە ئەوە تەپیاندا وەسە لە مەردەم وەزیفەی خەڵکی کوردەوارە ئەم دیبەیتە بگەیەنێت بەدەسە ئاحادە مردمە ئێمە لەمە و بەدوا من لەحزە بە لەحزە اتفاقات تەعقیبەکەم و یارانە خێزە کوردەوارە سەربەخۆ ئێشێ هدایەتە مردم و هدایەتە ئینقلابیە مردم بگرنە ئەستۆ دەوڵەتە ئێرانی گەرەکێ بە سەڵامەت بیوات و ئێوە ناوێت بێڵن بێدەسەڵات بمێنێنەوە بە هیچ شێوەیەک هیچ کەسێک نوێنەرە ئێوە نییە خۆتان نەون هیچ کەسێ پارێزەرە ئێوە نییە ئەسلحەکەی ناو دەستان نەوێت هیچ کەسێکیش بە ئەندازەی ئێوە تێگەیشتگ و ئاقڵ و فەحمیدە نییە کە ئەقڵتان بەنە دەسی نوێنەرایەتیتان بکات ئێوە فقط یەکدانە ڕەهبەریەتە ئینقلابیە مەتنی و تئۆریکتان گەرەکە بتانوێت
تا مەسیرە ڕێگەتان مشخص بێت. بە هیچ شێوەیە نابێ ئیجازە بدەن بە دەوڵەتە ئێرانی ئەم خۆناغە تەیکا حتا عەلی خامنەئی ئەتۆپێ تا وەکو سەگ کەونە گیانی یەکتری. بە هیچ شێوەیەک بازی ئەمانە مەخۆن. وا ئەمانە دەنگە ئێمان کپۆ کردگە سۆ گەلە کۆمەیەکی هەمەلایانەیان لە دەنگە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ کردگە هەرچی بێشەرەفە لەم سەرزەمینەوە پلانی بۆ ئەم مردمە گێڕاندگە. تو لە حیزبی و بەچکە ئیتلاعاتی یەکیان گرتگە تا دەنگە ئینقلابە مردم خەفەکەن. ئەگەر دروست حرەکەتکەین لە دەوڵەتە ئێرانی ئەیشێوێنین، ئەگەر دروست حرەکەتکەین دەوڵەتە ئێرانی و دارودەسەی ئەین بە عەرزە. دەوڵەتە ئێران احتیاجی هەز بە نیرویە ئێوە کە نەمایشتاندا بە عنوانە ئینقلاب و ئێوە ئێشێ ئەم نەمایشەی بۆ نەکەن. ئێشێ واقعی بەندی لا ئێوە خۆش.